لە بەردەم سەرۆکایەتی داواکاری گشتیم سکاڵا یاسایم لەسەر وەزارەتی دارایی و بەڕێز وەزیری دارایی کردووە لەسەر ئاراستەکردنی چەندین تۆمەت ئەوەش بە چەندین خاڵ ڕوونم کردوێتەوە. یەکێک لەو خاڵانە ئەوەی کە نەبوونی پارە بۆ دابشکردنی موچە دیارە وەزیری دارایی بەرپرسی سەرەکیە لە دابینکردنی قوت و موچەی هاوڵاتیان و فەرمانبەران کە لە ئێستادا سەرجەم جیلەکان بنمونە مامۆسایانی زانکۆ و کەسوکاری شەهید و ئەنفال و وەخانەنشین و ئەوانە کە بینیمانەکە هەمویان بێموچەن. وەخاڵی دووەم پێنەدان و خرجنەکردنی پارەیە بۆ ئەو هێزە گەورەی مرۆیی گەنج کە چەندین فکرە و بۆچوون و پێشنیاریان هەیە بەڵام هیچ پارەیەکیان بۆ سەرف ناکرێت لەلایەن وەزارەتی دارایی وەزیری داراییەوە. و هەروە خاڵی سێم تێکەڵکردنی باجی وەرگرتنی باج لە سەر خواردنەوەی کوحولی و چەندین شوێنی نایاسایی کە لە ڕووی شەرعەوە ڕێگە پێنەدراوە تێکەڵکردنی ئەو داهاتە. و خاڵی چوارەمیش پرسیارەکە بە پرسیاریش بێ ئەو موچەی وەکو بندیوار کە بە پەرلەمانتاران و ئەم دەستگای وڵات ئەدرێ کە لە ئێستادا بۆ ماوەی چەندین مانگە دەوامیان نەکردە کە ئەوانە بەپێی یاسا بەرپرسن لە دابینکردنی یاخود بڵێن لە دەرچواندنی یاسا و چاودێریکردنی یاسا. بەڵام ئەوەی کە ئەبینین هیچ حاڵەتێکی وامان نەبینەوە کە یاسا دەربچێنن و وەروە چاودێری یاساکانیش بکەن. بۆیە لە ئێستادا من سکاڵای یاسایم لەسەر وەزیری دارایی کردووە بە تۆمەتانەی کە باسمان کرد. بەڵام وەزیری دارایی بەرپرسە لە دروستکردنی دوو ئیدارەیش. تۆ چۆن ئەتوانێت شتێکی وا بکات کە موچە بە بەڵام ئەو جیاکاری بکە بابێت بە دۆکۆمنت ڕوونی بکاتەوە. من سکاڵام لێ کردووە ئەو ئەتوانێت بڵێ خەلەلەکە لێرەیە بەڵام نەمان بینیەوە وا بڵێ ئەوە هەمووی چۆن بڵێ تەلاعوبکردنێکی تێدایە مەوزوعەکان ئەتوانێت با ڕوونی بکاتەوە کێ باش ئەتوانێت زۆر بە ڕوونی بێتە سەر تەلەڤیزۆنەکان وەزیرە دەسەڵاتی تەواوی هەیە بڵێ ئەمەوە کارەکانە ئەمە بە قسە نابێت دەسەڵات دەست لە کارە کێشێتەوە